ئەمە داواکانی لە حکوومەتی هەرێمی کوردستان باسرمە مەغدورە لە هەموو ڕوەچی خزمەت گوزاری مستەشفان خەسەخانەمان نییە دکتۆری پسپۆرمان نییە ئەمبولانسمان نییە ئێستا ژنە نەخۆش بی بستە بنکەچی تەندروستی هەیە بیستە بنکە تەندروستیەکەی دەبی پیا و دەرزیەی لێبدا ئافرەتی پسپۆڕ نییە دکتۆر جادەوبان نییە هەندێکمان لۆ کرێە ئەویش لە سەتان یەک کرێە ئاوەڕۆمان نەو نەکرێە جادا ئەو دووساییان کردیە ئێستا ئەو باسمەیان سزن کردیە یەک فەرعی تێدانە خەرک پێبێتەوە ناو باسرمەی وەکو گوندی لێهاتیە وەڵڵاهی خزمەت گوزاری نەیکردیە لەو ئێرە ئەو نەعیە ئەو باسرمەش هەمووی پاشماوەی ئەنفال و چیمیا باران و گوند خراپ کراوە پێک هاتیە لە 5-6 عەشیرەت وەڵڵاهی قوربانیماندایە شەهیدماندایە هەموو پێکهاتەکان هەموو عەشیرەتەکان ئەلەو باسرمەی شەهید و قوربانی دەیە بەرام وەکو پێویست خزمەت گوزاری لۆ نەکرێ خزمەتی ئەو خەرکەی ناکرێ وەکو برێمکەر جادەکە کرێتن یان پرۆژەی جادەیە کە کرێتن لێرانە واستە واستەکاری تێکرێت حزب تەداخل ئەکاتن تەداخل ئەو مەوزوعانە ئەکاتن ئیدیکە ناکرێتن برێ کە جێک پێویستی هەیە ئەو پێویستە جێبەجێ بکرێتن ئەکرێتن ئەگوازرێتەوە لۆجێیەکی تر هەتا ئێستا بازارمان نیە هەتا ئێستانە کە برێم خەستەخانە وەکو پێویستمان نیە دکتۆری پسپۆڕمان نیە دکتۆری ئافرەتانمان نیە یعنی پار ڕووداوێک ڕوودا پیاوێک لە پێش دەچی خەستەخانە تووشی جەلتە بوو ئەمبولانس نەبوو پێ بگەینە تەحویلی هەولێر بکرێتن یانەوە بوو کە بە سیارەشی تەحویل کرادی لە ڕێی حەمری خوای کرد چەند مودەیەکی زۆر ماوە لە پێش خەستەخانە ئەو زات تەحویل کرا لە ڕێی کابرایەکیوە زۆر ئەو شتانەیە کەمە کوڕی وەکو ئاوەڕۆیەکی زۆر پیسمان هەیە حکومت ئەزانی کە ئاوەڕۆیە لێرانە زۆر پیسە وەکو پیسەکەش لەسەر چیە ئێستانە کە تەماشەکەست چەندین خەرچی تیمەکان ئەنێرن شەوان لەنا کۆرانەکان بە کۆستەر دەیان هین تەوزیحیانەکەن و کۆمپانیەکان لۆ ئەوەی پارە و داهات و خۆیان قڕ بکەنەوە دێن داوا لە خەرکەکەن داوای لە خەرچی فەقیر و هەژارەکەن بە $300 بە $500 بە $700 بە ملیۆنێک جیهازێکیان بۆ بەستن و ئەوەکەیان پاکەکەنەوە بەڵام خەرچی ئێرانە خەرکێکی هەژار و لێقەوماوە هەمووی داخلی ئەو کۆمەلگایە بووە و کۆمەلگایە نەگریسە بووە و ئێستانەکە وەکو پرۆژە هیچ پرۆژەیەکی وەشمان لە ئارادانە کە جێبەجێ بکرێت و لە ڕووی نەحیەشەوە لە ساڵی 2007 بوو تەنیا بەڵام هیچ سیمایکی نەحیەبوونی پێوە دیار نییە نەبوونی بازارێکی هاوچەرکەوە حاڵەتیان ڕۆژانە ڕووی تێ بکەن بۆ پێداوەستی ڕۆژانەیان ئەمەش گرفتێکی گەورەیە بۆ حاڵەتەن دروستکردیە لە ناحیە باسرمە